ئەمڕۆ ڕۆژی زمانی دایکە لە سەرتاسەری جیهان بۆ گەلی کورد ڕەنگە لە هەموو گەلانی تر گرنگتر بێ چەنێ ئێمە گرنگی بە فێربوونی زمانی کوردی گەشە پێکردنی بدەین چونکە تەنها و تەنها زمانەکەمان بۆ کە نەهێشتووە گەلی کوردستان بتوێتەوە دەنا ئەگەر زمانەکە نەبووە ئێستا زۆر دەمێ بوو لە مێژ بوو گەلی کوردستان نەمابوو ئێمە لەسەر مەسەلەی زمانی کوردی کە داخۆ گەیشتۆتە چۆ بە دیاریکراویش لە هەرێمی کوردستان یاخۆ لە باشووری کوردستان لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر فریاد فازل سەرۆکی ئینستیتوتی خوێندنی کوردی لە بەرلین ڕاستەوخۆ لە ئاستۆدیۆی ژووری هەواڵ لە لامانە کاک دکتۆر زۆر بەخێر بی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 سپاس بۆ ئێوە و سڵاوی تایبەتیشم بۆ بینەرانتە سەرچاوم کاک دکتۆر با لە فەرمانەکەی ئەمڕۆی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەین دوو فەرمانی دەرکردو دەڵێ دەبێ خوێندنی کوردی بۆ ئەو بیانیانەی لە هەرێمی کوردستان هەیە فراهەم بکرێەوە ئەبێ بەرنامەیەکە بێ بۆ ئەوی فێر ببن ئەوی دیکان نووسینی کوردیە لەسەر تابلۆ و لەسەر شەقام و هەروەها مێنووی خواردن لە ڕێستۆران گرنگی ئەم دوو بڕیارە لە چیدایە لە ڕاستیا من زۆر سوپاسی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک مەسرور بارزانی دەکەم کە بە دەنگ ئەو دوو بانگەوازەمەوە هاتووە کە لە ساڵی پارە لە کۆڕێکدا کە بۆ شادەی دکتۆرای فەخریان لە زانکۆی سەلاحەدین پێبەخشیم وتم کە بە کۆڵانەکانی یا بە شەقامەکانی هەولێردا دەگەڕێم شۆراییمدایە لەبەرەوەی ئەو تابلوانەی کە دەیبینم زمانی کوردیان تێدان نییە ئەمە لە لایەکە و لە لایەکی تریشەوە باسی ئەوم کرد وتم نەک تەنیا خواردن بەڵکە پێویستە هەموو ئەو کەسانەی کێنە ئەم وڵاتەوە بۆ ماوەیەکی دێشتر لێرە دەمێننەوە هەوڵیەوە بدەن کە فێری زمانی کوردی ببن چونکە لە هەموو کوجەنابەت دەزانی لە هەموو وڵاتەکانی دنیادا ئەم کارە هەیە من خۆم کتێبێکم داناوە ئەو کتێبە بۆ فێربوونی زمانی ئەڵمانیە بە ئاسانی کە ئەو بڕیارە باسی ئەو کارم کرد گەڕامەوە بۆ ئەڵمانیا و لە ئەڵمانیا منیستا ئەم کتێبم لەگەڵ خۆمە بە 5 زمان هێناوەتەوە مانای وایە ئەو بڕیاری کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک مەسرور بارزانی ئەمڕۆ دەری کردو من دەتوانم جگە لەوەی کە پیرۆزبایی لێ بکەم پێی بڵێم ئێمە بە دەنگ ئەو کارەوە هاتوین و ئەو کتێبەمان ئامادە کردووە لە 143 لاپەڕەدا بۆ ئەوەی ئەوانەی کە دێن و لەم وڵاتەدا کار دەکەن سەرەتا فێری زمان بن و ئەو کارتانەی کە خواردنەکانیشیان لەسرە کارتەکان بە کوردی بدووسێ زۆر باشە کاک دکتۆر بەڕاستی ئێوە لە قسەکانتان زۆر شتان وروژان بۆ خۆ دەزانی لە 2005ەوە گەر حسابی بکەین باشووری کوردستان هەرێمی کوردستان حکوومەتی خۆی هەیە بەڵام ئایا ینی پرسیار ئەمەیە زمانی کوردی وەکو پێویست گەشەی کردەوە یان نا جەنابەت مختصی شارەزای لە زماندا لە زمانی کوردیدا زمانی کوردی ئێستا لە باشووری کوردستان لە چه ئاستێکدایە بەداخەوە هەمووانەی کە لە ڕابردووە جوان لە دەنگی من بۆیان ئەم کارانەی منیان دیوە دەزانن گلەیەکی ئەجگار زۆرم هەیە چونکە ئێمە دەبێت بە بەرنامە کار بکەیت تا ئێستا بەداخەوە ئەو بەرنامانە ئەگەر کاریشمان پێکرد بێ دام و دەستگایەکی ئەجگار زۆر و زەبەلاحمان هەیە بەڵام هەر دام و دەستگایە خۆی بە لێپرسراو بەرامبەر بەو کارە نەزانیوە هەمویان کاریان کردووە من ناتوانم بڵێم کاریان نەکردووە هەریەکەیان لە سنووری خۆیانە بەڵام بە تێکڕا ئەو کارە نەکراوە من سوپاسی سەرۆکی دیوان دکتۆر ئومێت سەباح دەکەم کە لەم ڕۆژانەدا کاریکی نەخشەیەکی گرنگمان داناوە بۆ ئەوەی ئەو کلێنانەی کە هەستمان پێکردووە و کەوتۆتە ناو زمانی کوردیەوە ئێمە هەوڵ بدەین لەو کەنالەوە بچینە ناوەوە ئەمەش بە تاقی تەنیا بە ئێمە ناکرێ بەڵکە دەبێ وەزارەتی خوێندنی باڵا دەبێ وەزارەتی پەروەردە دەبێ وەزارەتی ڕۆشنبیری لەگەڵمانە هاو دەنگ بن بە تایبەتی وەزارەتی پەروەردە بەڕاستی دەورێکی گرنگ دەبینن لێرەوە ڕووی دەمم لە وەزیری پەروەردە دەکەم و پێی دەڵێم بکەونە کار چونکە بەڕاستی هەموو هەڵەیەک کە لە کتێبێکی خوێندندا دەبیندێ مانای وایە تۆ منداڵەکە بۆ پاشە ڕۆژ بە زمانی دایکی بە هەڵە فێر دەکەی کەوابێ ئێمە ئەبێ ئەو هەڵانە لابەرین زۆر باشە کاک دکتۆر ئێوەش دیسانەوە ئەوەش مەسەلەیەکی گرنگە دووروژان ئێستا بەداخەوە دەبێ بڵێم من زۆر بەڕاشکاوانە ئەوە دەڵێم لە هەرێمی کوردستان ئێستا گەلێک قوتابخانەی ئاهلیە هەیە خوێندن تایاندا بە زمانی ئینگلیزی یان فەرەنسەوی یان تورکی یا بە زمانی لەو زمانانەیە زمانی کوردی کە زمانی دایکە ڕەنگە لە پلەی دووهەمدا بێ بۆ خۆت جەنابەت لە ئەڵمانیا بوو هەموو ئەوروپا شارەزای زمانی دایک گرنگی زۆری پێدەدرێ ئەمە وا ناکە ئەوەی کە دوژمنان نەیانتوانی بە ئێمەی بکەین بە چیمیاباران بە ئەنفال ئێستا خۆمان
لە ڕێی وێرانکردن و لە ناوبردننی زمانەوە بە کوردی ناکەین. زۆر سپاست دەکەم ئەوەندە بە دوور و درێژی باسی بریدەکە کرد بەشی منن نەهێشتەوە چونکە ئەزانی بەڕاستی ئەو کارانە ئەبێ کۆنتترۆلەیەکی زۆر نایابی لەسەر بێ ئەبێ ئێمە سەرەتا ئاگاداری ئەو قوتابخانانە بکەینەوە کە زمانی دایک کە زمانی کوردیە پێویستە لەو قوتابخانانەدا لە هەموو پۆلەکاندا بخوێندێ دەبێ باەخێکی گرنگی پێ بدرێ دەبێ هەمیشە چاودێری بکرێ بۆی بزانین ئەو زمانە لە چه ئاستێکدایە تێبینیەکی تر هەیە بەداخەوە نابێ ئەوە لە یاد بکەین چونکە دایک و باوکەکان بە تایبەتی و دایک و باوکانی کە منداڵەکانیان دەریێرن لەو قوتابخانە ئەهلیانەدا بخوێنن بە جۆرێکی ئەو تۆی کە کاتیان بۆ منداڵەکانیان کەمە بۆیە قوتابێک مناڵەکانیان دەنێردە ئەو جێگایە مناڵیش ئەو زمانە دەبێ بە زمانی دایشی کە زۆربەی کاتەکە پێی ئەدویە و پێی ڕایە مانای وایە تۆ هاتی ئەو زمانەی کە منداڵەکەی پێپەروەردە ئەەکەی منداڵەکە لێ مەحروم کرد وات لێ کرد کە زمانی دایشی وەرنەگرێ لە پاشە ڕۆژیشە من ڕستەیەکی زۆر نایابم هەیە لە مێژە و ڕستێم لە کتێبەکانمان نووسیوە دەڵێم ئەوەی زمانی دایشی بە باشی نەزانێ قەت لە توانایدا نابێ زمانێکی بێگانە بە باشی فێر ببێ کەوابێ ئێمە بێ دەستوری زمانی کوردی بە شێوەیەکی ڕێک و پێک بە مناڵەکانمان ببەخشین هەمیشە باسی ئەوەش دەکەم دەڵێم ئەگەر هات و تۆ ڕستەیەک جەنابە لە ئەوروپا بووی زۆر باشە زانی ئەگەر لە سەرەتای ژیان تۆ ڕستەیەکی ئینگلیزی بە هەڵە فێر بووبی یا بە هەڵە دەنگەکە دەربڕی بێ هەتا لە ژیاندابی بەداخەوە هەڵەیە پێچارەسەر ناکرێ باشترین کارەوەیەکەوا بێ ئێمە بێ منداڵەکانمان بە ڕێگایەکی ڕاست پەروەردە بکەین کە بۆ ڕێگا ڕاستە پەروەردەمان کرد مناڵەکانمان زمانی دایکیان زمانێکی پاراو دەبێ و دانێرین بۆ قوتابخانە ئەگەر قوتابخانەش وەزارەتی پەروەردە هەم ئاهەنگ بێ لەگەڵ دایک و باوکەکەدا واتە تەواوکەری یەکتری بن نەک تۆ مناڵەکەی لە ماڵۆ فێری کوردیەکی پوخت دەکەیت و دەینێریتە قوتابخانەکە مامۆستاکە بە زمانێکی ناپوخت یا کتێبەکان ناپوختن و پێشکەشی دەکەن بەڵکە هەم ئاهەنگێکی تەواو لە نێوان دایک و باوکەکە و لە نێوان قوتابخانەدا دەبێت دروست بێت زۆر باشە کاک دکتۆر با بێنە سەر مەسەلەیەکی تری ئەوەی ئەکادیمیستەکان وەکو جەنابەت یعنی ئێستا بۆچی لە باشووری کوردستان لە دوای 2005ەوە تاکو ئێستا تا ئێستا بەداخەوە بۆچی زمانێکی ستاندارد یان نیمچە ستانداردمان بۆ دروست نەبێت کە پێ بڵێن ئەمە زمانی کوردیە بۆچی؟ جەناب دەورێکی ئەو تۆ ئەبینی کە من ئەو ڕۆژێنی باسی کارێ بکەم باسی ئەو ڕۆژە بکەم کە عەقڵی کوردی تێدا کراوە بە دوو کردەوە ئەم ڕۆژە مێژۆکەیە گەڕێتەوە بۆ ساڵی 1932 دەگەڕێتەوە بۆ کاتێک کە گۆڤاری هاوار بڵاو کراوەیەوە بڕیاردرا کە کوردی نەک بە تیپی عەرەبی یا بەو تیپە کوردیەی کە باو بوو بە تیپی لاتینیش بنووسێ ئێستا ئێمە لە کوردستانە گەورەیەدا کە جەنابت و منی شانازی پێوە دەکەین دوو جۆر تیپ پیت هەن کە پێی دەنووسێن ئەوەی کە بە لاتینی دەنووسێ و لاتینی نازانێ بخوێنێتەوە کتێبەکە فرێدەداتە ئەو لاوە مانای وایە ئەو سەردەم ئەو بەرهەمی عەقڵەی کە بە لاتینی نووسراوە ئامادە نییە بۆ ئەو کەسەی کە تیپ عەرەبیەکان دەزانێ بە پێچەوانەشەوە وای لێ هاتووە کەوابێ ئێمە تا ئێستا بیرمان لەوە نەکردوێتەوە کە سیستێمێکی یەکگرتوو دابنێن بۆ نووسینی کوردی خۆمان بەسەر ئەوەدا ساغ بکەینەوە بەداخەوانەی کە تیپە لاتینیەکە دەزانن جەنگێکی گەوریان بەرپا کردووەڵێن نەبێ بە لاتینی بنووسە ئەوانەی کەتی بە عەرەبیەکە دەنووسن دەزانن دەڵێن ئەبێ بە عەرەبی بنووسە بەڵام من دەڵێم ئێمە دەبێ هەوڵی ئەوە بدەین کە لە یەکتری نزیک بینەوە ئەبێ هەوڵی ئەوە بدەین من نزیکەی 15 ساڵ لەمەوە پێش بۆ وەزارەتی پەروەردە پێشنیازی ئەوەم کرد ئەم کتێبانەی کە دەیبینیت چیم بڵاو کردوێتەوە بە تیپی فەرهەنگی کرمانجی بە تیپی عەرەبی و بە تیپی لاتینی بڵاو کردوێتەوە فەرهەنگی سۆرانی کوردی ئەڵمانی بە تیپی عەرەبی و بە تیپی لاتینی بڵاو کردوێتەوە مەبەستم لەوە بووە هەموو کوردێک کە دێت ئەم فەرهەنگە دەگرێ بەدەستیەوە تیپەکە ڕێگر نەبێت لە ڕێگایدا بۆ بەکارهێنانی بەرهەمەکە کەوابێ پێش ئەوەی بیر لەوە بکەینەوە ئێمە زمانێکی یەکگرتوو دابنێت پێویست بەوە دەکا بیر لەوە بکەینەوە چۆن چارەسەری ئەلفبەی کوردی بکەین ئەم چارەسەرە لەکووا دەست پێ بکەین ئەگەر 16 ساڵ لەمەوە پێش وەک پێشنیازم کرد وەزارەتی پەروەردە بە پیرمەوە هاتایە ئەو کارە بکرایە
ئەمڕۆ ئێمە نزیکەی کۆمەڵێنەوەمان پێگەیان بوو کە توانای خوێندنەوەی تیپی لاتینیانە بوو. من لەگەڵ ئەوەدا نیم کە ئێمە کوردی بە تیپی لاتینی بنووسین، چونکە ئەو تیپانەی کە دانراوە بۆ نووسینی زمانی کوردی بە تیپی عەرەبی مامۆستایانی شارەزا دایانناوە. بۆ هەموو تیپێ دەنگێکمان هەیە تەنیا بزرۆکەی لێ دەرچێ. بزرۆکە بۆ نمونە لە وشەی منە دەبینی دوو تیپ دەنووسین، بەڵام لە ڕاستیدا دوو تیپی بە دەنگ و زیۆنێکی لەگەڵدا کە بزیۆنەکە نانووسین. لە ساڵی 1934 تۆفیق وهەبی زمانەوان چارەسەری ئەو کارەی کرد، چقوڵەیەکی بۆ دانابوو بێوەی نوقتە لەسەرەوە یا خوارەوە دابنێ، بەڵام ئێمەی ڕۆشنبیران بەداخەوە بە قسەمان نەکرد و وەرمان نەگرت کەوا ئێمە ئەبێ بگەڕێن بۆی چارەسەریە بۆ ئەو برینانەمان دابنێن کە تێیدایە. و من بەم فەرمانانەی کە ئەمڕۆ دەرکراوە لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە هەست بەوە دەکەم کە هەست بەو کەلێ نەکراوە، تکاتان لێکم بەردەوام بن لەسەر ئەوەی کە ئەو کەلێنە ئەو شاڵاوەی کە ئێمە هێناومانەتەوە لەگەڵ خۆمانە و بەدەنگی زمانی کوردیەوە دەدوێن و ئەڵێن تکاتان لێ دەکەین ئەم ساڵانەی کە ماومانە با خزمەتی ئەو زمانە بکەین، با هەمومان پێکەوە خزمەتی بکەین. زۆر باشە کاک دکتۆر، ئەگەرچی بەڕاستی پرسیار زۆر بوو و قسەکردن لەگەڵ جەناب تا تاموچێژی تایبەتی خۆی هەیە، بەڵام ئێمە لە ژووری هەواڵ بەڕاستی کاتەکەمان هەر ئەوەندەیە. بەڕێز دکتۆر فریاد فازڵی سەرۆکی ئینستیتوتی خوێندنی کوڕی لە بەرلین گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان، تەمەن درێژ و سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ ئێوە، شەوتان باش. سپاس بۆ ئێوە و سپاس بۆ داوەتەکەتان. سەرچاو.